ئامادەکانی ڕاگەاندن نوێنەرانی پەرت و ڕێکخراوەکان دەکەین بۆ ئەم چالاکیە کە مەبەستی بەشداریکردن لە هەڵمەتی نێونەتەوەی ئازادی بۆ عەبدوڵڵا ئۆجەلان و چارەسەری سیاسی بۆ پرسی کورد ڕێکخرابوو. ئازادی ڕێبەرابۆ گرنتی ئاشتی و چارەسەری پرسی کوردە بۆ ڕای گشتی کوردستان و ئازادی خوازان ژنان و گەنجان سەرچەمچین و توێژە ڕەنجەر و وڵات پارێزەکان لە پێناو کۆتایی هێنان بە گۆشەگیری سەر ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان مسۆگەرکردنی ئازادی جەستەیی و لە پێناو چارەسەری پرسی کورد و ئاشتی و دادپەروەریدا با پێکەوە بازنەی تێکۆشان فراوانتر بکەین و چونکە پەیوەستبوون بە هەڵمەتی جیهانی بۆ شکاندنی سیستەمی گۆشەگیری و ئازادی ڕێبەراپۆ واتای خاوەنداریکردنە لە بەهای مرۆڤایەتی ئازاد و ئاشتی و پێکەوە ژیان و مانای وەستانە لە بەرامبەر فاشیزم و شەڕ و نائارامی و نادادی و نایەکسانی لە سایەی سیستەمی جیهانی نادادپەروەر و بەرژەوەندی خوازدا ئەوە 24 ساڵە ڕێبەری کوردان و پێشەنگی تێکۆشانی ئازادی و پێکەوە ژیان لە دەرەوەی هەموو یاسا و ڕێساکان لە زینداندایە. نزیکەی 3 ساڵە هیچ سەردان و چاوپێکەوتنێکی لەگەڵ ئەنجام نەدراوە، هیچ زانیاریەک لەسەر ژیان و تەندروستی ڕێبەراپۆ نییە. ئەمە سیاسەتی لە ناوبردن و نکوڵیکردنە دژ بە هەموو یاساکانی مافی مرۆڤ و زیندانیانی سیاسی. ئێمە وەکو خەڵکی سلێمانی شاری تێکۆشەر و شاری کۆڵنەدەری شاری سلێمانی خەڵکی سلێمانی واجبێکی ئینسانی و نیشتمانی و کوردیە کە داوای ئازادی بکەن بۆ یەکێک لە ڕێبەرە هەرە بە تەسیرەکانی نەتەوەی کورد ئەویش بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلانە کەوا 23 ساڵە لە زیندان و چەند ساڵێکیشە هەموو قەدەغەیەکی هاتوچۆی پارێزەرەکان و کەسوکاری و دۆستان و حتا نوێنەرەکانی ڕێکخراوە مرۆڤایەکانی نێونەتەوەیشی لێ قەدەغە کراوە. ئێمەش دەنگی خۆمانە خەینە پاڵ دەنگی سەدان میلەتی جیهانی هەفتا و ئەونا وڵاتی جیهانی کە لەم کەپینەدا بەشدارن داوای ئازادی کوردستان و ئازادی ئۆجەلان و ئازادی خەڵکی کوردستانەکەن. هەڵوێستی ژنان بەرامبەر بە هەڵوێستیان بەرامبەر بە ئازادی ڕێبەر ئۆجەلان مە پێمان وایە ژنان ئەبێ دەستپێشخەری یەکەم بن لەبەر ئەوەی ئەو ڕێبەرە جیاواز لە هەموو مێژوەکانی پێشوو لە ئێستاشدا ئەبینین تەنها ڕێبەرە کەوا داکۆکی لە مافی ژن کردووە ئیرادی ژنی حقیقەتی ئیرادی ژنی خستۆتە ڕوو و ئەو بووە کە هەمیشە داکۆکی لە ژن کردووە هانی ژنی داوەکەوە خودی خۆیان بن و خاوەن ئیرادی خۆیان بوون و لەبەر ئەمەشە ئێمە پێمان وایە ئەبێ ژنان خاوەندەی دارەتی ڕاستەقینەی ئەم ڕێبەرە بکەن و چونکم ئازادی ڕێبەر ئۆجەلان ئازادی ژنانە ئازادی تەواوی گەلانە و ڕێبەر خۆشی ئەڵێ ئەگەر ژن ئازاد نەبێ کۆمەڵگە ئازاد نابێ هەر لە ناوەڕۆکی ئەوتەوە بۆ دەرەکەوێت کە ئەم ڕێبەرە چەنەها قوربانی داوە چەند قوربانی بۆ گەلەکەی داوە چەند قوربانی بۆ خاک و نیشتیمانەکەی داوە چەند قوربانی بۆ شوناسی نەتەوەکەی داوە ئەوەندەش قوربانی بۆ هاتنە مەیدانی ژنان داوە. ئێمەش پێمان وایە یعنی ئەوە کە کەمترین ئەرکە ئێمە پێشکەش بەم ڕێبەرەیەکەین ئەوەیە کە ئێمە ژنان هەموو بە هەموو ڕەنگە جیاوازەکان بە هەموو بیر و باوەڕە جیاوازەکان ئەلێرەدا یەکدەنگ بین یەک هەڵوێست بین و بە بەردەوام لە چالاکەکان بین بەردەوام لە شەقام بین بەردەوام لەوە بین کەوا ئێمە داکۆکی لە ئازادی ئەم ڕێبەرە بکەین پێم وایە ئەوە کەمترین وەفایە بۆ ئەو ڕێبەرە.